بەم هەشت هەنگاوە منداڵەکەت نمونەی ڕەفتار دەکات. هەنگاوی یەکەم گوێ لە منداڵەکەت ڕابگرە. باشتر وایە کە منداڵەکەت قسە بۆ تۆ بکە نەک کەسانی تر. کاتێک تۆ بۆشایی بۆ منداڵەکەت دروست دەکەی ئەوە منداڵەکەت قسە و پرسیارەکانی لەلای کەسانی تر دەکات. خاڵی دووەم بەهێمنی قسەی لەگەڵ بکە کاتێک دەتەوێت ئامۆژگاری بکەیت. ئاوا کاریگەرترە. خاڵی سێم وەسفی بکە و لە نمونەکانت ناوی بهێنە و کارە باشەکانی بەبیر بهێنەوە. خاڵی چوارەم بیدوێنە پرسیاری بۆ دروست بکە بزانە منداڵەکە چۆن گزارش لە شتەکان دەکات. خاڵی پێنجەم کێشە بۆ منداڵەکەت دروست بکە بزانە منداڵەکەت تا چەند دەتوانێت خۆی چارەسەری کێشەکانی خۆی بکات. خاڵی شەشەم ڕای وەربگرە پێی بڵێ ئەگەر ئێمە کارێکی وا بکەین ڕای تۆ چییە؟ ڕەنگە وەڵامەکەی باش نەبێ یان ڕاست نەبێ. گرنگ ئەوەیە کە منداڵەکە هەست بۆ دەکا کە گوێی بۆ دەگیرێت و دەتوانێت قسە بکات و ڕای خۆی دەرببڕێت. خاڵی حەوتەم بۆشایی بۆ خۆ دروست بکە لە کارەکانت بزانە منداڵەکەت یارمەتیت دەدات ئەگەر یارمەتیت نادات ئەوە ڕای بێنە لەمە دووە کە یارمەتیت بدات. خاڵی هەشتەم پێی بڵێ هەمیشە گرنگی بۆ شتانە بدا کە فێری بووە و هەمیشە کەسانی تریش فێر بکە لەبەر ئەوەی ئەمە وا دەکا بەردەوام بێ لەسەر ڕەفتارە باشەکانی.